طاس هات و چنگیا چ راست چ درو اف شکرتنی پیشیای پند کردیه کا چیروکاوی چی تێگوتن گۆ خوازگینی قیزەکەی چوون ماڵە باوێوێ و ئەف قیز گۆ نەبدلێوێ بوو لایەوان چوو چاوا کرد تاسەک ئانی دانی سەر زگێخوا و بە پاچکا گرێداش بۆ زگێوێ مەزن خویابە قیز نابش خوا زگێوێ مەزن خویابە گۆ گاڤاک ژنا دیت ئێ خوازگینی ئەف تشت گۆ جیت ڕابوون سەرخوا و چوون ڕابوون سەرخوا بێدەنگ ئێواری باوێ هات مالێ گۆ ئەف تشت ji bavê xwe got got bavo xwazgînê me hatin wan nedixwest milawkê wan nedixwest xortê wan nedixwest min ev tişt kir tas anî datî ser zigê xwe ba kir got jêr got keçika me maneka avana rabûn wê herin derkevin û navê te wê li her derê bela bibe got qîza min tas hat û çingiya çi rast çi derew ev çawa ev li ser tiştên گۆگتێ و دەردەکەوێت بەلا دەبێت ناو کەساندن ناو دو کەسا سێ کەسا بەلا بۆی ناو گەلەکە بەلا ببش بەرێکێ دوێک یەک مرۆڤ هاویوی ژێ هەبێت تاگۆ بێبەختیکژی تێکە دەستیوی نەدروست بە ئەv بێبەختی هەما گیهات دۆ سێ وی بەلا ببێ لە ناو کەسان ji ber vêyekê Kurdan gotiye tas hat û çingiya çi rast çi derew